سڵاوتان لێبێتن دیارە وەک ئامادەکاری بۆ کۆنگرەی پێنجەمی کۆمەڵی دادگەری کوردستان لە ئێستادا کۆبوونەوەی گشتی لە مەڵبەندی سۆرانی کۆمەڵی دادگەری بەڕێوە ئەچێتن بۆ هەڵبژاردننی ئەندامانی کۆنگرە بۆ بەژاریکردن لە کۆنگری پێنجەمی کۆمەڵی دادگەری کوردستان بۆ زانیاری زیاتر و قسەکردن لەسەر بەڕێوە بۆ چوونی کارەکانیان ئەچمە لای بەڕێز مامۆستا کەماڵ هەمزە سەرپەرشتیاری لێژنە مامۆستا ئەگەر بێتێرانە سڵاوت لێبێتن ئامادەکاریەکان لە چ ئاستێکدانە بۆ کۆنگرەی پێنجەمی کۆمەڵی دادگەری بەناوی خوای بەخشندەی میهرەبان کۆمەڵی دادگەری کوردستان بڕیاری داوە کۆنگرە بە پەیڕەوی ناوخۆی کە 4 ساڵ جارێک کە دەبەسترێ کۆنگرەی خۆی ببەستێ ئەو کۆنگرەیە چەند مانجێکی کەم لە کاتی خۆی دوا دەکەوێت ئەوش بەهۆی هەڵبژاردنەکانی ئەنجامدانی هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراق لە مانجی چوارەوە لیژنەی باڵای ئامادەکاری کۆنگرە دەست بەکار بووە ئامادەکاریەکانمان بەباشی دەست پێ کردووە ئامادەسازین لە بۆ ئەنجامدانی کۆبوونەوەی گشتی لە مەڵبەندەکانی کۆمەڵی دادگەری کوردستان و ئەندامانی هەموو ئۆرگانەکانی دیکەی سنووری مەڵبەندەکان بۆ ئەم مەبەستە کۆبوونەوەی گشتی لە سنووری مەڵبەندەکان ئەنجام دەدەین لە سنووری ئۆرگانەکان ئەنجام دەدەین یەکەم مەڵبەندیش کە کۆبوونەوەی گشتیمان تێدا دەست پێ کرد بەسپاسەوە مەڵبەندی سۆرانی کۆمەڵی دادگەری کوردستانە کە ئەوڕۆ 1/5/2025 یەکەم کۆبوونەوەی گشتی لەو سنووری مەڵبەندی سۆران لە دوو شوێن لە سۆران و لە خەلیفان بەڕێوە دەچێت. زۆر باشە مامۆستا کۆنگرە لە لای کۆمەڵی دادگەری چی دەگەیەنێتن؟ کۆنگرە لە کۆمەڵی دادگەری و لە هەموو حزبێکی سیاسی محەطەیەکە هەم پابندیە بە یاسا و ڕێکارەکان کە لە ئەو وڵاتەدا بەرکارن هەم یاسای حزبەکانی پەرلەمانی کوردستان ژمارە 17 ساڵی 93 هەم یاسای حزبەکان و پارتە سیاسەکانی عێراق کە یاسای ژمارە 36 ساڵی 2015 سەرباری ئەوە کۆنگرە لە کۆمەڵی ئیسلامی پابندیە بە پەیڕەوی ناوخۆی کە 4 جارێک پێویستە کۆنگرە ببەستێ کۆنگرە وێزگەی تێدا وەستان و چاو بە خۆ جێڕانەوە و خوێندنەوەی واقعی ئێستایە و دانانی پلانە لە بۆ داهاتوو کۆنگرە لە کۆمەڵی دادگەریدا حیسابکردنە لە بۆ ڕای ئەندامانی لەبەر ئەوە کۆبوونەوەی گشتی پێش کۆنگرە دەبەستی چونکە لەوێەوە ڕایەڵەکانی خوارەوە ئەندامەکانی خوارەوەی حزب لە ئەندامانی بنکەی خوارەوەی حزب دەست پێ دەکرێت کە تێدا ڕاوسەرنج و پێشنیاری خۆیان دەدەنە ئەندام دەدەنە حزب و نوێنەری خۆیان لە بۆ کۆنگرە هەڵدەبژێرن. لە کۆبوونەوە گشتیەکان چی بەڕێوە چێتن چی کارێک ئەکرێتن زیاتر؟ لە کۆبوونەوە گشتیەکان 3 خاڵی سەرەکی هەن کە زۆر گرنگن یەکەمیان ئەندامان نوێنەری خۆیان لە کۆنگرە هەڵدەبژێرن نوێنەرانیان دەنێرنە کۆنگرە خاڵی دووەم ڕاپرسی بە ئەندامان دەکرێت لەسەر چەند تەوەریەکی گرنگ و هەستیار ڕاوسەرنجی ئەندامان وەردەگیرێ و دیسان پێشنیار و ڕای ئەندامان لە بۆ داهاتووی کۆمەڵ لە 4 ساڵی داهاتوو کۆمەڵ چی بکە وەردەگیرێ. ڕاپرسیەکە ئەنجامدرا ئەم ڕاپرسیە بۆچی بوو؟ ئەو ڕاپرسیە کۆمەڵێک پرسیاری جەوهەری تێدایە کۆمەڵێک پرسیاری تێدایە دەربارەی بنیادی کۆمەڵ دەربارەی سیاسەتی کۆمەڵ دەرباری بڕیارە مەفسەلیەکانی کۆمەڵ بڕیارە جونگەیەکانی کۆمەڵ کە هەندێک بڕیاری تێدا هەن لە مححەتەی کاری حزبایەتی گرنگن دایتی ڕاوسەرنجی ئەندامانی لێوەردەگیرێ ئایا ڕایان چێ لەسەر ئەو بابەتانە و دیسان لە بۆ داهاتوو کۆمەڵ چی بکە لە کۆمەڵێک تۆردا پرسیارەکان زیاتر لەو تۆرانە دەسوڕێنەوە. ئێستا هیچ وادەیەک دیاری کراوە بۆ ئەنجامدانی کۆنگریان ئێستا تەنها کۆبوونەوە گشتیەکان بەڕێوەچون و دواتر نەخێر ئێستا جارێ ئەمڕۆ یەکەم ڕۆژی ئەنجامدانی کۆبوونەوە گشتیەکانە دوای تێپەڕبوونی بەشێکی کۆبوونەوە گشتیەکان ئەو کات لیژنەی باڵای ئامادەکاری کۆنگرە پێشنیاری شوێن کاتی بەستنی کۆنگرە دەداتە ئەنجومەنی باڵا لەو کات سەرکردایەتی بڕیاری خۆی دەدا کە کۆنگری داهاتوو بە تەحدید ڕۆژەکەی کەی دەبەستێ. سپاس بۆ مامۆستا کەمال هەمزە سەرپەرشتیاری لێژنەی ئامادەکاری کۆنگرەی پێنجەمی کۆمەڵی سەلامت بیاخوا. بەڵێ ئەوەی کە باسی کرد مامۆستا کەماڵ زیاتر باسکردن بوو لە بەڕێوەچوونی کۆبوونەوە گشتیەکان لە کەمڕۆوەکو یەکەم مەڵبەند لە مەڵبەندی سۆرانی کۆمەڵی دادگەری بەڕێوەچوو بۆ ئامادەکاری بۆ کۆنگرەی پێنجەمی کۆمەڵی دادگەری کوردستان کەوا بڕیارە ئەنجام بدرێتن وەکە بینین لە ئێستادا بشێکی زۆر لە ئەندامانی کۆمەڵی دادگەری کوردستان لە مەڵبەندی سۆرانی کۆمەڵ ئامادەیان هەیە قاشکەمێشتر ئەندامانی کۆنگرە لەم کۆبوونەوە گشتیانە هەڵ ئەبژێرن ئەمێ ئاماژە بۆش بدەم لە ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی دادگەریش بە هەمان شێوە کۆبوونەوەی گشتی بەڕێوە ئەچێتن لە ئێستادا لە سۆران و هەم لە
ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی دادگەری لە هەردوو شوێنەکە کۆبوونەوەی گشتی بەڕێوە ئەچێتن و ئەندامانی کۆنگرە هەڵ ئەبژێردرێن بۆ بەژاریکردنیان لە کۆنگرەی پێنجەمی کۆمەڵی دادگەری کوردستان بەڵام نەگەڕمولایەوە.